ئەم شێوەیە خوارەوە بن. چاکسازی گەورانی هەولێر 1600، چاکسازی گەورانی سلێمانی 733، چاکسازی گەورانی دهۆک 1014، چاکسازی ژنان و منداڵانی هەولێر 106، چاکسازی ژنان و منداڵانی سلێمانی 311، چاکسازی ژنان و منداڵانی دهۆک 93. بەڵام ئەوانەی کە هاتوونەتە ناو چاکسازەکان لە ساڵی 2020 سەرجەمی 3732 کەس بووە، واتە ژمارەی ئازادبوون لە ژمارەی هاتنی سزادراوە بۆ ناو چاکسازەکە کەمترە. ئەو جیاوازەی کە هەیە نزیکەی 372 کەسە، بەڵام بە ڕێژەی گشتی بە معدەلی گشتی، بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە لە چاکسازە گەورانی هەولێرێ زۆرترین سزادراو هاتووتە ناو چاکسازیەکان کە نزیکەی 500 سزادراو زیاتر لەوەی کە بەربووە هاتووتە ناو چاکسازی گەورانی هەولێر. ئەوانەی کە هاتوونە بۆ ناو چاکسازی گەورانی هەولێر زۆربیان مادەی خۆشبەرە، دوای ئەوە تێرۆر دێت، اینجا مادەکانی کوشتن و دزین دێت کە جێگای سەرنجە کە باس لەوە ئەکەین کە مادەی خۆشبەر زۆربەی هەرە زۆری ژمارەی سزادراوانی ساڵ 2020 پێک دێنێ کە هاتوونتە ناو چاکسازیەکان. لەو ساڵی کە باسمان کرد کە ساڵی کەرەنتین بووە، ساڵی هەڕەشەی کۆڕۆنا بووە بەسەر جیهاندا، زۆربەی چاکسازیەکان شەونخونیان کردووە، زۆربیان بە بەردەوامی دەوامیان کردووە و زۆر سوپاسی سەرجەم چاکسازەکان ئەکەین کە لەو ساڵەدا بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانی خۆیان بەڕێوە بردووە بە ڕەچاوکردنی ڕێنماییەکانی تەندروستی و زۆر سوپاسی بەڕێز جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەەکەین بەڕێز شوێستانخان کە پشتیوانێکی زۆر گەورەی کردین و بەردەوام لەو ساڵەدا لەگەڵمان بوو دا کێشەی کۆڕۆنا لە ناو چاکسازەکاندا و سوپاسی دادگاکان ئەەکەین و سوپاسی داواکاری گشتی ئەەکەین لە فەرمانگەکانی داواکاری گشتی لە چاکسازەکان و سوپاسی سەردەم چاکسازەکان ئەەکەین هەموو فەرمانبەرەکانی بەتایبەت فەرمانبەرانی هۆبەی یاسایی و هۆبەی پێشوازی کە بە بەردەوام کارەکانی خۆیان ئەنجام داوە بەردەوام کارەکانی خۆیان بەڕێک و پێچی لە چوارچەوەی یاسا و ڕێنماییەکان بەرەوە بردووە و ئێمە پێمان خۆشە بەڕێستان ڕابگەێنین کەوا لە چاکسازەکانی هەرێمی کوردستان ژمارەی سزادراوان بەرەو هەڵکشانە. بەرەو هەڵکشانی سزادراوان واتە تاوان لە ناو هەرێمی کوردستان بەرەو هەڵکشانە. زۆر بەڕاستی زۆر گرفتێکی گەورەیە کە ئێمە ئێستا باسی ئەەکەین، یەک لەوانە گرفتی مادەی خۆشبەرە کە لە ناو هەرێمی کوردستان مادەی خۆشبەر بەرەو زیادبوونە و هەروەها ژمارەی زیادبوونی ژمارەی سزادراوان لە ناو چاکسازیەکان گرفت دروستەکە لەسەر پرۆسەی چاکسازی. قەرەباڵغێکی زۆر لە ناو چاکسازیەکان دروست بووە بۆ نمونە لە چاکسازیەکانی گەوران کە بە پێی ستاندار پێویستە 800 تا 900 کەس لە ناو چاکسازەکان بی، بەڵام بەداخەوە ئێستا لە سەروی 2000 کەسە ناو چاکسازەکانە کە ئەوە گرفتێکی زۆر گەورە دروستەکە و هەروەها خراپی بینای چاکسازەکانی ژنان و نەوجەوانان. ئێمە لە بەرنامەماندایە کە لە پێشتردا لە بەردەمەمان بووە کە بینایی چاکسازی بەڕێوەبەرایەتی چاکسازی ژنان و بەڕێوەبەرای چاکسازی نەوجەوان بەجیا دروست بکەین کە لە ساڵی 2013ەوە دراوەتە تەندەرین و بەشێکیان لەو بەڕێوەبەرایەتیانە ڕێژەیەکیشان لێ جێبەجێ کراوە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لەسەر ئەو منەسەیە کە گرنگی بدەن بە دروستکردنی چەند بینایەک بۆ چاکسازەکانی ژنان و نەوجەوانان بۆ ئەوەی گرفتی کۆمەڵگاکان ببیتەوە، بۆ ئەوەی خزمەتێکی گەورەیە بە پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وەکو ئاسایشی نەتەوەیی، وەکو ئاسایشی ژیانی ڕۆژانەیان، ئاسایشی دارایی، بۆ ئەوەی بتواندرێ بە ئاسوودەیی ژیان لە هەرێمی کوردستان بەرە پێش بچیت و هەروەها گرنگیدان بە دروستکردنی سنتەری چارەسەر و سنتەری شیاننەوە وەکو ئەوەی لە مادەی حەوت لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان هاتیە کە لە ساڵی 2020 ئەو یاسایە پەسەندکە لە پەرلەمانی کوردستان. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەن لێرەوە ئەو یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کارا بکرێت و هەوڵ بدرێت سنتەری چارەسەری ئاڵودەبوانی مادەی هۆشبەر دروست بکرێت و هەروەها ئەو کەسانەی کە ئاڵودەبووی مادەی هۆشبەر وەکو نەخۆش تەماشا بکرێن و چارەسەریان بکرێت و سنتەری شیاننەوەش لەناو چاکسازیەکان دروست بکرێت. بۆیە ئێمە زۆر بە پێویستی ئەزانین کە
کاراکردنەوەی لێژنەی باڵای مادە هۆشبەرەکانی بەرەنگار بۆ مادە هۆشبەرەکانیش کارا بکرێتەوە. گرفتێکی تر ئەمانەوەی بخەینە ڕوو کە دێرەدا کە گرفتی کاتژێریە. ئێمە لە ساڵی 2012ەوە هیچ فەرمانبەرێک لە چاکسازەکانی هەرێمی کوردستان دانەمەزراوە و سزادراوانیش بەرەو زیادبوونن و کارمەندانیش بەرەو کەمن. ژمارەیەک لە کارمەندان خانەنشین کراوە، ژمارەیەکیان کۆتایی بە ڕاژەکانیان هاتەوە، ژمارەیەکیان گوازراونەوە، ژمارەیەکی زۆر مۆڵەتی بێموچیان وەرگتووە. بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە پێی پێویست کە ئێمە لە خشتەیەک وەکو نووسایەک بەرزەکەنەوە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هاوکاریمان بکەن، ژمارەیەک لە کارمەندانمان بۆ دابمەزرێن بۆ ئەوەی بتوانین خزمەت بە کۆمەڵی کوردستان بکەین، بتوانین پرۆسەی چاکسازی وەکو ئەوەی کە پێویستە ئێمە جێبەجێ بکەین. و هەروەها گرفتێکی تر کە هەمانە لە ناو چاکسازەکان گرفتی پێشینەیە، پێشینەی مانگانە کە پێویستە لە ناو چاکسازەکان ئیستیسنایەک بۆ چاکسازەکان بکرێت، چونکە چاکسازەکان کارێک بەڕێوە بکە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە، کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ئاسایشی خەڵکەوە هەیە. بۆیە پێویستە ئیستیسنایەک بۆ چاکسازەکان بکرێت بۆ ئەوەی گرفتی پێشینەیان نەبیت، بۆ ئەوەی گرفتێکیان نەبی کە کاریگەری هەبیت لەسەر دواکەوتن یاخود بڵێن پەشێوی لە جێبەجێکردنی یاساکان. بۆیە پێویستە ئەو پێشینانەی کە هەیە وەکو خۆی کە وەزارەتی دارایی ڕەزامەندی لەسەرداوە ئەو پێشینانە بدرێت بە چاکسازیەکان، چونکە ئێستا لە ئێستادا پێشینەکان کەم کراونەتەوە و هەروەها گرنگی بدرێت لە چوارچێوەی سیستەمی چاکسازی گرنگی بدرێ بە کارخستنی سزادراوان، چونکە سزادراوان ئەگەر بێت و مادە هۆشبەرەکان و مادەکانی تریش ئەگەر بێت و مشقی پیشەیان پێ نەکرێت، کارێک فێر نەکرێت ناو چاکسازەکان، واتە خەلەلێک هەیە لە پرۆسەی چاکسازی. پێویستە سزادراوان مەشق و ڕاهێنانیان پێ بکرێت، هەمیشە چاویان لەسەر بی بۆ ئەوەی بتواندرێت ئامادە بکرێنەوە جارێکتر گەڕێ ناو کۆمەلگا و کۆمەلگا پێشوازیەکی گەرمیان لێ بکە بتوانن ژیانێکی